کۆنفرانسی بەڕێوەبردننی ئەوقافی کڵێسا و داواکاری کریسیانەکان بۆ یاساک و پاراستنی مڵک و ماڵیانان پرسە گفتوگۆکەم لەگەڵێ بەڕێز مەتران بەشار وەردە سەرۆکی ساقیفەی ئەبرەشی کلدانی داولێر و لەگەڵمدایە. بەڕێز مەتران بەشار ساڵزانی بێتۆم کاتتان باش. کۆنفرانسی بەڕێوەبردننی ئەوقافی کڵێسا کامڕۆ دەستی پێکرد تا چەند گرنگە و بۆچی ئەم کۆنفرانسەتان کرد؟ مساء الخير للجميع. ئەو کاتتان باش هەموو لایەک لە ڕاستیە ئەم کۆنفرانسی دووەم بوو دوای کۆنفرانسی یەکەم کە زۆر گرنگ بوو بۆ کریسیانەکانی عێراق زۆر گرنگ بوو بەهۆی پەیوەستی و پەیوەندی بۆی کە با بڵێن یاسای باریکەسیەتی و ئەمەشیان بۆ ئەوقافی کەنیسە کڵێسا بزانین سروشتەکەی چۆنە گرنگەکەی چۆن ئیدارە بدرێ و گرنگ بوو لە ڕووی یاساوە کە یاسایەکە لەگەڵ یاسای مادەی 43 دەستوری عێراقی بگونجێ ئەمە بە سروشتی خۆی شێوازی ئەم ئەوقافە ئەم وەقفە ڕێک دەخا و جیاوازیەکەشی دەرەخا وەقفی ئیسلامی چێوە وەقفی مەسیحی چۆنە و ئەوانەی کە بەڕێوەی دەبن بزان چۆن ئەم ئەوقافە بۆ کەنیسەیە سەر بە کەنیسەیە و کەنیسە بەکاری دەهێنێ بۆ خزمەتی کریسیانەکان بۆ بژێوی ژیان و بۆ پەروەردە و بۆ بژێوی ژیان و هەر شتێک کە پەیوەستە بە کاروباری ئاینی کریسیانەکانەوە ئەمە زۆر گرنگە ئەمە پەیامێکی دڵنیایی دەداتە هەموو ئەوانەی کە لە ژێر چەتری وەقفی کەنیسان و ئەمە کیان و بوون و وجودی کریسیانەکان دەردەخا بە گوێرەی ماڵ و مڵکیان هەموو شتێکیان پارێزراو دەبێ. بەڵێ یعنی ئێستا بەشێک لە کۆنفرانسەکە پێما بە پێوەستە بۆی کەوە دەتانەوێت یاسایەک لە عێراقە بێ بۆ پاراستنی مڵک و ماڵی کریسیانەکان وایە؟ صحيح ڕاستە زۆر ڕاستە ئەمە خۆت باشە زانی کە ئێمە لە هەولێرین لەم هەرێمە زۆر ئازیزە ئەژین هەرێمی کوردستان هەموو کات ڕاستە ئەم پێکەوە ژیانە ئەم دڵنیاییە چەندە خۆشە ئەکرێ ئێمە لێرەوە دەستپێشخەری بکەین بۆ کریسیانەکانی دیکەی لە بەشەکانی دیکەی عێراق ئێمە بەرپرسیارەتیمان هەیە لە هەولێرەوە وەکو کریسیانەکان و ئەو ئارامیە کە هەمانە تێیدا ئەژین لە هەرێمی کوردستان ئەبێ ئەم مەسجە بگوازینەوە و هەموو کە دەستپێشخەریمان کردووە بۆ کریسیانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و ئەمە 2 ساڵی لەسەر یەکە ئێمە خەڵکی شارەزا و ئەوانەی کە زۆر شارەزان لە ئوردن و مسر و لوبنان و وڵاتانەوە هێنامەتە هەولێر بۆی کە قسەمان بۆ بکەن لێکۆڵینەوان بۆ بکەن بزانین ئەوەی کە لێرە هەیە لە هەولێر و هەرێمی کوردستان ڕوئەدا چۆن ئەکرێ ئێمە لە هەولێرەوە ببینە خاڵی دەست بێت ئەمە دروشمی منە ئەڵێن ئێمە ڕێنیشاندەر و پێشەنگین لە هەولێرەوە لە کوردستانەوە ئەوانی دیکە دەبێت بە دوای ئێمە بکەون چونکە بەرپرسیارەتی ئێمە گەورەیە و نەک تەنها بۆ هەولێر بۆ شارەکە بۆ کوردستان بەڵکو بەرپرسیارەتیمان لەسەر شانە بۆ هەموو کریسیانەکانی عێراق. بەڵێ کەوا بێتەسایەوە لە هەرێمی کوردستان پێما بە هیچ کێش و گرفتێکتان نیە لەبارەی پاراستی مڵکەکانتان پارێزراوە لە هەرێمی کوردستاندا و حکوومەتی هەرێمی کوردستان بەکردەوە مافی ئێوەی پاراستووە. صحيح يعني ڕاستە نأتي فيما يخص الوقف ئەوەی کە پێوەستە بە وەقفی کەنیسەوە بە دڵنیاییەوە ئەوقافی کەنیسە ئێمە سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین سوپاس بۆ چاودێری و هەروەها هەبوونی ئەوقاف و وەقفی با بڵێن کەنیسی کریسیانەکان ئەمە نەک تەنها بۆ پاراستنی ئەوقاف و ئەوانەیە کە بەرپرسیارەتی دەکەن و ئەیانگرێتەوە بەڵکو ئەمە هەڵپشتی هاوکاری چالاکی کەنیسەکان دەکات و پێشتر پێش 2000
با بڵێن پێش هاتنی داعش 2012 حکوومەت هاوکار بوو ئەو ئێستاش هاوکارێکی زۆر باش بوو لە دروستکردن و نوێکردنەوە و نۆژەکردنەوەی کەنیسەکان ئەمە پەیامێکی زۆر جوانە ئێستا ئەمە ئەم ئەوقافە نەک ئەم کاروبارانە ئەنجام دەدا بەڵکو زۆر زیاتر هەنگاو دەنێ و بابەت پەیوەست بە مڵک و ماڵی کریسیانەکانەوە جەنابتە نەزان و هەموو عێراقیەکانی ژزان بەهۆی سیاسەتی ڕژێمەکانی پێشەوە و داگیرکردنی زەوی و مڵک و ماڵیان استقلالی ئەم عەرزانە کراوە و زۆر کێشەی لێکەوتوتەوە لە ڕاستیە بابەتی مڵک و تەملیک و ئەوەی کە خاوەندارەتی زەوی کریسیانەکان هەمووتان باش ئەزان کە چۆن دەبێت تعویز بکرێنەوە قەرەبوویان بکەنەوە و لە نیزامەکانی پێشوو بەبەستمەوەی ئەو کارە کراوە ینی داگیر کراون بەڵام لە بڕیارێکی ئازایانەی سەرۆک وەزیران مەسعود بارزانی ئەوەی کە ئەو عەرزانەی فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر هەبوو کە عەرزی خەڵکی ئەنکاوە بوون قەرەبوو کرانەوە بۆیە ئەم عەرزانەی کە خۆتان نەزانن کە بۆیە وەکو نمونەم هێنایەوە چونکە بۆ هەی خەڵکێکی دیاری کراون لەلایەنە هەندێک حکوومەتەوە پێشتر ئەنجا لە شەستەکانەوە هەتا ئێستا ینی مەلەفێکی تێکەڵ و پێکەڵ بوو بڕیاردرا زۆر سوپاس بۆ خوا زۆر سوپاس بۆ مەسعود بارزانی سەرۆک حکوومەت هەرێمی کوردستان کە بڕیارەکەی لەسەرداوە هەندێک شتی تەکنیکی ماوە لیژنەیەکی بۆ پێکهێنراوە ئەمە ئەو پەیامەیە کە ئێمە هەڵمان گرتووە و حکوومەت هەرێمی کوردستان ئەم پەیامەی هەڵگرتووە بۆ کریسیانەکان بۆ خزمەتکردنیان و لەوانەیە ئەم دەست پێش خەریە ئەوەی کە ئێستا هەیە بڵێن ئەوەی کە لە هەولێر ئەکرێ ئێمەش ئەومانەیە بۆ نمونە لە بەغا داوا بکەن لە ناوچەکانی دیکەی عێراق بڵێن بۆ لە هەولێر وا دەکرێت بێ ئێمەش چاو لە هەولێر بکەن وەکو ئێمە دەنی وەکو ئەوان بۆ ئێمە بکەن ئەمە ئامانجەکەی ئێمەیە بەڕاستی دەست پێشخەری زۆر جوان هەیە و پلانی زۆر باشمان هەیە بۆ داهاتوو من ئەڵێم ئێمە بەڵێ بەڕێز مەتران بوو بڕاتەگرم لە دەستوری عێراقدا بەپێی ئەو مادانەی کە تایبەت بێت بە مافی ئاینەکان لە عێراقدا ڕێگە پێدراوی هەیە یاخود باوەڕی مادەیەکەیە کەوا بکات دەرکردنیە یاسایە بۆیەوە ئاسانتر بێت بە پۆپاراستنی و وەقفی کریسیانە و کەنیسەکان سؤال جيد نعم پرسیارێکی جوانە ڕاستە بڕگەی با لە مادەی 43 لە دەستور ئەمەی ڕێخستووە بە گوێرەی یاسا ئێمە ئەم دەست پێشخەریمان کردووە لە زانکۆی کاتۆلیکی وەک پێشتر باسمان کرد بابەتی ئەوەی کە با بڵێن باری کەسێتی و دواتر ئەم ساڵ ئەم بابەتەمان خستە ڕوو و داوامان لە هەموو شارەزایان لە عێراق و هەرێمی کوردستان و ئەنجومەنی دادوەری لە هەرێمی کوردستان و لە سووریا و لوبنان و میسر و ئوردنەوە داوامان کرد بۆی کە بێن ئەم یاسایە دەوڵەمەند بکەن بە شێوەیە کە ڕێککەوتن هەبێ و یەکانگیر بێ لەگەڵ مادە دەستوریەکان عێراق بۆی کە بتوانین بە زۆر دەوڵەمەندی بکەن بە گوێرەی بڕگەی دووی مادەی 43 دەستوری عێراق بێ بەڵێ بەڕێز مەتران بەشار دەمێ بزانم ئەمە تا چەند ڕاستەکەوترێت نزیکەی 17 تا 18 هزار مڵک و ماڵ و زەوی کشت و کاڵی کریسیان لە عێراق دەستیان بەسەرداگیراوە لا هذا شوف الرقم ئەم ژمارەیە تقریباً جیاوازە لەلایەک بۆ لایەکی دیکە هەندێک لایەک پشتگیری بابەتەکەیەکەن و ژمارەکە دەگۆڕنەوەی دیکە ئەمە بەسمەوەی ژمارەکە تەواومانەکە تەواو نییە بەڵام دەتوانێت بڵێن زۆرن ئەو مەڵک و ماڵانی کریسیان دەستی بەسەراگیراوە إذا تحكي عن إذا تحكي عن ممتلكات باسی مڵک و ماڵی کریسیانەکانەکەی لە عێراق بەغدا و مووسڵ و ئەوانی دیکە باسی
يعني صغير وكبير عليه تقريبا أو جماريها 10,000 بابلي بارچە عرضە کامە ژمارەیەکی زۆرە زۆرە و تەنها کریسیانەکانیش بە ئاماژگیرا و لە پشتەدا بە تایبەتی ئەو کاتەی کە پێڵێن شەڕی ناوخۆیی دوای 2004 ئەوەی کە لەو ناوچانە ڕوودا کە خەڵکێکی نەک تەنها کریسیانەکان بەڵکو مسلمانەکانیش ماڵ و عەرزیان داگیر کرا و برا ئەمە ژمارەیەکە کە وەک پێم وتی کە گەورەیە و کێشەی زۆریشی لێ کەوتوتەوە بەڵام هەندێک عەرز هەن کە هی ڕژێمی پێشوون کە داگیر کراون في مناطق أخرى من العراق ولا ناوچەکانی دیکە هەیە هی کەنیسە بووە هەیە هی کریسیانەکان بۆ ماڵی خۆی بووە بەڵام کەنیسە هەموو کات هەوڵی داوە لە ڕێگەی دەستەکان و لە ڕێگەی یاسا و لە ڕێگەی حکوومەتەوە کار بکا بۆی کە چارەسەرێکی بۆ بدۆزێکەوە ئەم عەرزانە دوجار على سبيل المثال بۆ نمونە أطرح لك قصة مثلا بۆ نمونە چیرۆکێکت بۆگەر من خەڵکی زاخۆ في الستينات و لە 1970کان لەگەڵ بەڵێن خەڵکی دا گوندی ئەو ناوچانە ئێمە ڕاگوێزراون بۆ بەغدا و مووسڵ بەڵام لە 1991 دوای ئەوەی کە کوردستان ئازاد کرا ئێمە هاتینەوە واروەها هەندێک خەڵکی دیکەش کە کوردمان لەگەڵ بوو لەوێ گەڕانەوە گوندەکانی خۆیان و دەستێکرد بە کشت و کاڵ و کارکردن و بەڵام لێرە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە بێت با بڵێن کێشەیەک دروست نەبێ هەستا بە شێوەیەکی ئاشتیانە ڕێکوپێک ئەوانەی کە خاوەنی عەرزەکانن کە بەهۆی ئێمەوە لەوێ نەماوین و دەستیان بەسەردا گیراوە وەزانرا کامە عەرزی ئێمەن حکوومەت یاری قسە بە شێوەیەکی زۆر جوان عەرزەکانی بۆ گەڕاندینەوە ینی سەیری ئەم نمونە جوانەکە ئەگە بڵێ زۆریش ئاڵۆز بوو بەڵام ئەموو کاتەڵێن ئەوەی کە لێرە ئەکرێ لە زاخۆ ئەکرێ لە دهۆک لە هەولێر ئەمە ئەکەینە نمونەیەکی باڵا و زۆر جوان و پیشانی عێراقیە دەین ناوچەکانی دیکەیتر ئەڵێم وەرن وەکو ئەمە بکەن بۆی کە بە شێوەیەکی ئاشتیانە کێشەکان چارەسەر بۆیە دوجار کەنیسە بێ ئێمە بین هەر کەس بێ لەگەڵ پێکەوت ژیانی لەگەڵ ئاشتی لەگەڵ ئەوەی ماف بۆ خاوەن ماف بگەڕێتەوە بۆ کەسێک کە مافێتی بۆی بگەڕێتەوە بەڕێز مەتران بەشار وەردە سەرۆکی یاساقیفەی ئەبرەشەی کلدانی هەولێر لە هەولێرەوە لەگەڵماندا سوپاس بۆ کاتێ بێمەتاندا